سڵاوتان لێبێ. ئەمڕۆ لە شاری بێرمیگامم، بەڵام ئێوە نازانن لەکوێم، من پێتان ئەڵێم لە کلینیکەکەی نگین خانم، نگین ئیستاتیک. تاوان لەبەر ئەوەی فیدباکی زۆر تایبەت هەیە لەسەر ئیشەکانی، لەبەرەوە قەرارم منیش ئەمڕۆ بێم بۆ نگین ئیستاتیک بۆی وردەکاری ئیشەکانی بە ئێوە بناسێنم. لەگەڵمان بن. هەنێک لە تریتمنتەکان لە سنتەری ئێمە گارانتی لەگەڵایە. یەکێک لەو ئیشانەوە گارانتی لەگەڵایە بخەن لوتفان. یەکێک لەو ئیشانەوە گارانتی لەگەڵایە بۆتۆکسە. لە سنتەری ئێمە هەر کەسێک هاتووێ بۆتۆکسی کردوێ 100% ئێمە گارانتیەوەکەین کە یەک لۆچی نەمێنێ. ئەگەریش لۆچیمە ئێمە هەم دیسان بۆتۆکسەکەی بە فری بۆ دەکەینەوە، یانێ کەس نەبووە بێتێرۆ بێژێ من بۆتۆکسم کردووە شاید پێویستی بە شارژ بووێت، چۆن هەنێ لە لۆچەکان ئەوەندە زۆرن کە یەکجار دەرەقەتی نایکە هەمووی ئەو لۆچانە لابووە. بەس لەوایە لە جاری دووما پێویستی بە شارژ بووە کە تاپان ئەویش ئەپرۆتە بەڵە بێنەزلۆتوان کە تاپان ئەویست پێویستی بە پارە نەبووە. هەم دیسان دووبارە بۆ یانمان بۆتۆکس کردووە، گارانتیشی لەگەڵایە ئەگەر ئیشی نەکرد ئێمە دووبارە بۆتۆکسیان بۆی 100% دەکەین. ئەخر لای تۆ ئیش نەکردن نییە، ئەمە زۆر گرنگە. ئیشەکانی نگین خان هەمووی ئیشەکات، ئەوە زۆر گرنگە. یەکێکشە لە جیاوازیەکان کە نگین خان گەرانتی ئەیات بە هەموو کلاینتێکی کێت بۆتۆکسەکە لە کلینیکەکەی نگین خان. ئەمە جێگەی خۆشحاڵیە، چکە جاری وا هەیە لە هەندێک شوێن لەوانەیە بۆتۆکس بکەیت یەکسەر دەرزەکەت بۆ بەکاربێنێ و ترخوا حافیز دەبێ و نەپرسێتەوە. مەسان وتیە ئەوە تۆ جیم دەکەی بۆتۆکسەکە نەتی گردووە ئەوە خۆت جڵتە دەلێت کوورە هەنێشتە ئەمانە هەر نییە. بۆتۆکسە گەرجووان بکرێ هەمووی لۆچەکان دابە. ئەسان نەپەیوەندی بە تەمە، ئەسان بۆتۆکسین تەمەنی بانە لە ئەسڵا. خۆتە تۆ هەتا تەمەن نەچێتە بان و خۆم بۆتۆکسەکەم، هەتا تەمەن نەچێتە بان لۆچ خۆ دەرناکەوێت. ئەگەر مەسەن تۆ بێژن ئەوە تەمەنێت هابانە بۆیە بۆتۆکسەکە نەیگرووە خۆ نابێ. ئەی بۆ ماوەی مانەوەکەی جۆرمان هەیە، هەمانە ساڵێک ئەمێنێتەوە، هەمانە 6 مانگ ئەمێنێتەوە، هەمانە 4 مانگ ئەمێنێتەوە. جۆرمان هەیە، جۆر تا جۆر فەرقەکە. هۆکار چییە؟ مەسەرنی وا هەیە 20 ماڵێ دوای 10 ڕۆژ بۆتۆکسەکە نەماوە، ئەوە پەیوەندی بە جۆرەکەوەیە یان پەیوەندی بە شێوازی لێدانی دەرزەکەوەیە یان پەیوەندی بەوەیە جسمی و ئینسانە، ینی تەفاعلی باش نیە لەگەڵ ئەو مەوادەیە؟ نا، جسمی ئەو ئینسانە ئەو پەڕیۆسە دوای 2-3 مانگ بەریە. ئەوە نییە کە بڵێ بۆتۆکس دوای 10 ڕۆژە بەریە. ئەوەی تر بۆتۆکسەکە باش نەگیراوە، سەو فاسد بووە، برندەکەی چاک نەبووە، ئیشێکی باشیان بۆی نەکردەوە، لا بۆتۆکس بە هیچ شێوازێ نابێ. لایان کەم 3 مانگێشە بمێنێ، لایان کەم ئیترەوە مینیمۆم، یعنی هەرگیز نەبێت 3 مانگ ئەو بۆتۆکسە بچکە. ئەمە قسێکی خراپە بۆ کەسانی کە لە شوێنی نەگونجاو بۆتۆکسەکەن خوانەخواسە جاری وهەیە تووشیە هاشە لە لێک شتێکە بن لەبەرۆی لە ماسول کادرێ. ئەمە بەڕاستی قسێکی خۆش نییە. ئەوەی کە 3 مانگ زیاتر ئەمێنێتەوە لە لەشە لەبەرە ئەو ماسولکەیە حەلی هەیە. حەلی هەیە زۆر باش. ئەگەر ئەمە بۆ هەمووتانێژم نەبووە کەسانە لەوە بەس لای من بۆتۆکسیان کردووە، ئەگەر لە شوێنێکی تر بۆتۆکستان کردووە برۆتان داکەوتووە، قیاسی دەموچاوتان شێواوە، ئەگەر قیاسی دەموچاو شێواوە ئێمە بە هایفۆ چاکی دەکەن، ڕێکی دەکەن. ئەگەر چاوتان داکەوتووە ئێمە دەرمانێک پزیشکیمان هەیە، قەترێکە لە ماوەی 1 هەفتە بۆتۆکسەکە دیزۆلفەکە. ئەگەر لای کەسێکی ترە ئەو کێشەتانە بۆ دروست بووە، من دەتانم منەتانم نوسخەتان بۆ دابنم، بچن هەر خۆمەتان وەری ئۆردەری کەم بۆتان بێن لێرە هەڵی بگرن، پێتێژم چۆن بەکاری بێنن. بە ماوەی 1 هەفتە ئەو بۆتۆکسەوە بڕۆی داکەوتووە دیزۆلفە بێت و تەسیری نامێنێ. ئەگەر قیاسی دەموچاو شێواوە بە هایفۆتانین ڕێکیکەنەوە. ئەگەر کەسێ لای کەسێک ئەو بۆتۆکسی کردووە خراپ دەرچووە، دەموچاوی شێواوە بڕۆی داکەوتووە، چاو یەکسەر قەپاتە بێ پێ ئەگەر خراپ بکریە. ئەگەر وای پێاتوە ئێمە دەتوانین حەلی بکەین. نگین خان من کەیسێکم دی لە شوێنێک کەسێکی نەشارەرزا بۆی کردبوو، بەرحاڵ دوو کاکەی بەڕێز بوون، بەڕاستی هەردووکیان چاویان داکەوتە بوو، زۆر گوناح بوون. اینجا ئیشەکەشیان وا بوو گەرمێکی زۆر ئەیا لە دەموچاویان
يعني براستي ناراحت بون يعني بس شو ما بكريتها ويتر مشكلة معنية راستي بيت بلم كأواهي ألي علاجي هيا وبمشي وازي أو نجمي رباني ألي أجر ناشي كعلاجك من أيام خوي بك على مالوا أما اشتكي دول خوش كرت شو إما أنت فيلر أزانين هيا بلام بو مسائل بوتوكس أو شتێکی زۆر باشە بۆتۆکسیش ئەگەر خراوکراوە چاوتان پێدا کەوتووە کێشێک وە 100% دەتوانین دیزۆڵفیکەین بۆتان کە یەک سۆت هەبوو بۆ منی ناردبوو لای بەنێ خوای کۆفیلەرە بۆتۆکسی کرد قسەیەکی بە خۆی وتووەمانەوەری بەس دەریکە لە وتی هیچم ناوێ بەس دەریکە لە دەم و چاوم وتی هیچم ناوێ ئەمە چ پەنێک بوو بەس دەریکە لە دەم و چاوم بەس سوپاس بۆ خواشکر ینی بەپێی فیدباکی کلاینتەکانی نگین خان لێرێمە و مشکلایمان نیە عیبە یان باسی مشکلەی خەڵکی ترەکەین کە جای وایە یەک شت پێ بڵێم ئەمە کاتمەکە لە ئیشی ئێمێشا کێشا بێ ئێمەش بۆ بۆتۆکسەکەمان جوان دەرنەچووە ئیسفادەی نەکردووە لە جاری یەکەم کێسمان بووە برۆی داکەوتووە بەس مەسئولیەت قبوڵەکە چەند ڕازگۆی یانێ بەگیان کچەکەم قەترەکەم بردووە بەردریابۆی تەلەفۆنی کردووە توێ برۆم هاتووە خوارەوە قەترەکەم بۆی بردووە بەردرگا وتمە داوای لەبردنت لێ دەکەم لەوایە سەرت داخسوێ لەوایە هەڵەکە لە من بێ خۆجاری وا هەیە کە تۆ بەڕێکیش بۆ یەکەی بەڵام ئەوە قەترەکە ئاوا بەکاری بێنە ئاوایە تەلەفۆنی کردووە دەستخۆشی لێ کردووە لەوایە هەر لە ئیشی مێشا غەڵەتە بێ ئێستا یان لەمێ هەست بەس لەم کەمێرا قەولە دەم هەر کەسی خەلافی ئەمە بووە کۆمنتا بنێ من هەتاکو ئەو کلاینتە بە مەعقولی هەپی نەبێت لەگەڵ تریتمنتەکە من لەگەڵام حتا ئەگەر پارەیش نەدا طبعاً ئێمە زۆربەی لە شتەکان ئەگەر هەڵەکە لە ئێمە بێ من ئەسڵ پارە وەرناگرم ئەسڵ پارە وەرناگرم ئەشە کێشەکەی دروست بێ خۆی واردە جاری وا هەیە ئیتر ڕوئەیە لەوانەشە بۆ نمونە لای تۆ هیچ کێشەیەکی نەبێت کە بۆت کردووە بەڵام جاری وایە ئینسانە سەریدا خایمە دایمە مۆبایل بەکارێنین لەبەر ئەوە ئەو شتانە ڕوئەیە تەوان بەڵام سوپاس بخوا ئەوەنی من فیدباکی کلاینتەکان ئاگادار بم حاڵەتێکی وا ڕووی نەیاوە ئەگەر ڕوژ بایتر يعني مسؤوليات قبول دەکەین حەلی هەیە 100% حەل دەبێ کێشەکان وانیە کە بێژی ئێمە تەلەفۆن کا پارەی خۆمانمان وەرگرتوێت و بێژین نا ئەوە خۆت چووی سەرت داخستووە کێشە لەوە بووە ئەوە خۆت پێستت لوکەفتر نەکردووە نەنە من حتا هەنێ هەڵازام ئەو چی کردووە ئەڵم کەیناکە بێرە و بزانم حەلی چی حەلی دەکەین بۆ دەستەکانە خۆش باویریشم نەچەم خاتونە لە شاری لەندەنەوە هاتەوەیە بەسەر ئەو هەموو کلینیکەی کە لە شاری لەندەن هەیە هاتووە لەبەرەوەی متمانەی بە نگین خانەمە زۆر گرنگە کەیسەکانیشیش کامی مۆدل نەبوون ئەمڕۆ هەر ڕۆژێکی ئاسایی بوو لە کلینیکەوە زۆر داوای لێبردن لە ئێوەیشەکەم زۆر ماتەڵ بوون هەتا دانەدانە وانیش پیرۆزیان بێ و ئینشەڵڵا بە نەتیجەیەکی باش تەموو عەزیزەمینم تەموو شد